چارەسەر نەکردنی کێشەی تعریب و کەرکووک وەک نمونەی خراپی سیاسەتەکانی بەعز دژی گەلی کوردستان ئەمە تەوەری ئەمڕۆمانە بێت قسەی لەسەرەکەین میوانێکم لە ئستۆدیۆ دژوار فایق نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە مادەی ١٤٠ کاک دژوار بەخێربەی بۆ کوردستان 24 ڕژێمی بەعز هۆکاری هەموو ئەو مەینەتیانە بوون کە بەسەر پارێزگای کەرکووک و خەڵکی کورد بە تایبەتی لە پارێزگای کەرکووکدا هات. بەڵام لە عێراقی نوێدا دوای 21 ساڵ لە ئازادبوونی عێراق هێشتا نەتوانراوە ئەم کێشانەی کەرکووک چارەسەر بکرێت و بگرە هەوڵی خراپترکردنیشی. ڕۆژتان باش، هێشتا هەر نەورۆزە، جژنی ئازادی نەورۆز و جژنی ڕەمەزان پیرۆز ئەمڕۆ یادی ڕزگارکردنی عێراقە، جژنی ئازادی عێراق پیرۆز لە هەموو لایەک. کاتی خۆی سەردەمی ڕژێمی سەدامی دیکتاتۆری ڕژێمەکە دیکتاتۆر بوو، بڕیارەکان بە زۆر ئەسەپێنرا بەسەر هەموو عێراق و بە تایبەتی کوردستان و کەرکووکیش. شتێک بابوو فەلسفەیەک هەبوو ترید غەزال ئوخذ ئەرنەب، ترید ئەرنەب ئوخذ ئەرنەب، ئاسک دەوێ کەروێشک دەبێ، کەروێشک هەر کەروێشک دەبێ. ئێستا گۆڕاوە تا ڕادێک هەر دیکتاتۆریە بەجستە بە فەلسفەی دیکتاتۆرەت ئەغلبیە کارەکان بەڕێوەچە لە حکوومەتی عێراقی و پەرلەمانی عێراقی عەرەب زۆرینەیە. بیر لەوە ناکەن کە کورد شەریکە لە وڵاتە، نەتەوەی ژمارە دووە و بەشداری کاریگەرانەی هەیە لە ململانێکردنی دیکتاتۆریە لە ڕۆژی دامەزرانی عێراق تاکو و ئەمڕۆ بە پێچەوانی خواستی کورد بڕیار ئەدەن ئەیانەیە بە زۆر جێبەجێ بکەن کە جێبەجێ نابێت. بەداخەوە باسی بە عەرەبکردن نەکرێ، بە عەرەبکردن بە بەرنامە کراوە تا ئێستش بە شێوە لە شێوەکان بەردەوامە. بە عەرەبکردن بۆ گۆڕینی دیموگرافیای کوردستان ناوچەکانی سنووری مادەی ١٤٠ کەرکووک بە تایبەتی کراوە. بە عەرەبکردن لە سەرەتای دامەزراندنی دەوڵەتی عێراقی دروست بوو، بەس ئەو کاتە بە شێوازێکی شۆفێنی نەبووە. گۆڕین دیموگرافیا بووە بە شێوازێکی ئیداری بە شێوازێکی جغرافی. بۆ نمونە لە سیەکان لە بەغدا بەڕێوەبەراتیەک دروست و بە ناوی مدیری لە وزارەتی ناوخۆی عێراقی مدیریەت ئسکانی البەدو، کاتی خۆی بۆ لە وەرگای دەوروبەری کەرکووک بە تەحدید بۆ حەویجە و ڕیاز عەرەب لە سەحراکان هاتن بەدووەکان. حکوومەتی عێراقی پێویستی بە سەرباز و پێیانی و دووەرە لێرە بمێننەوە، ناسنامەی عێراقیتانە دەنێ، کوڕەکانتانەکەینە عەسکەر لای خۆمان. ئەو کاتە حەویجە هەمووی کورد بوو، ڕیاز هەمووی کورد بوو، کە ئەوانیان هێنا ئەمە تەئسیر دیمۆغرافیا کرد. دووەم لە بینی عەشایری عەرەب لە منطقەی دیالە شەڕ دروست بوو، بەشێک لەوانەیان گواستەوە بۆی کێشەکە هەڵکەن هێنان منطقەی حەویجە و دەوروبەری کەرکووک. ئەمە ئەو کاتە شۆفێری نەبووە. بەڵام لە دوای ئەوەی شۆڕشی 14 تەمموز لە ڕێڕۆی دیموکراتی و ئازادی نیشتیمانی خۆی لایدا، نەتەوە پەرستەکانی عەرەب باڵا دەست بە شۆفینیەکان، ئەوان هاتن بە بەرنامە دەستیان بە تعریب کرد. لە کەرکووک تعریب بڕوا بکە بە بەرنامێکی زۆر کراوە. ڕێگوڕیشەیەکی مێژوویی هەیە لە کەرکووکە. زۆر باشە. ئێستا تا چەند ئەم هاوسەنگیە گۆڕاوە، یعنی تا چەند کورد توانیوێتی وەکو نەتەوەیەک لەوێ ئازادانە ممارەسەی مافەکانی خۆی بکات و جارێکیکە ڕۆبەڕووی تعریب نەبێت. بەڵێ کاتی خۆشی حەزەکەم ئەوەش بڵێم کەرکووک خراوەتە سەر عێراق دوای دروستبوونی دەوڵەتی عێراقی تازە. نوێنەری بەریتانیای عوزمە لە عوسبەت الئومەم ئەو کاتە و توتی بەمەرجێک کەرکووک دێتە سەر عێراق، کوردستان دێتە سەر عێراق، دەستکاری دیمۆغرافیای کەرکووک نەکەن، کردویانە. قۆناغ بە قۆناغ بە یەک دوو نقطە بازەوە قۆناغانە بکەم، گەڕێکیان دروست کردو بە عەرەبی هاوردا، بەڕێوەبەری فەرمانەکانی کەرکووکیان کردو بە عەرەب، ناوی قوتابخانەیان گۆڕیوە، کوردیان لە کەرکووک دەرکردووە، لە خواری عێراق ناوەڕاست عێراق عەرەبیان هێناوەتە جێگاکەی. تا وای لێ هاتووە بە کوردیان وتو ئەوەی بەرژەوەندەکانی هەبووە ئیشی دەوائری هەبوو، توانە قەومیەی خۆت نەگۆڕی، ڕاتە گوێزین بۆ سلێمانی و هەولێر یا ئیشی کارەکان ناڕوە. ئەوەنە دڕندە بووە کە عێراقی تازە هاتە پێشەوە. ئێمە لە دەستور کۆمەڵێ مادە هەیە پەیوەندی بە مافەکانی ئێمە هەیە، دڵخۆش بین بەوە. بەڵام کێشەکە ئەوەی لە بەغدا ئینتیقائی لە بەجێبەجێکردنی دەستور، ئەوانەی کە پەیوەندی بە مافەکانی ئێمەوە هەیە بە تایبەتی مادەی ١٤۰ ئەوان وەکو پێویست نانە پێشە. بەڵێ لە زاهری لە ڕووکەش ئەڵێن بەڵێ ئێمە و بادەیە جێبەجێکەین و گواکەین واکەین، بەڵام مماتەڵاکەن. باسی زەوی داگی کراوەکەن بە پێی بڕیارەکانی قیادەتەوەری منحەلی عێراقی، بە پێی بڕیارەکانی
لژنەی شوونی شیمالی عێراقی زەویەکی زۆر 1,200,000 دۆنم زەوی داگیر کراوە بۆ نمونە بڕیاری 29 دەرچووە لە 2012 کە ئەم زەویەی بە قەراری شوون شیمال لە کورد وەرگیراوە بدرێتەوە بە کورد تا ئێستا بەس کتاب و ناکتاب و بوومە بە ڕسمی نەگەڕاوەتەوە بۆ کورد ئەوەی قیادە سەورە لە پەرلەمانە تا ئێستا نەبووتە بڕیار بۆی ئەو زەویانە بگەڕێتەوە بە تایبەتی دوای 2017 وردە تعریب لە کەرکووک دەستی پێ کردێتەوە بۆ نمونە ئەرزەدەن بەوانەی کە ناوێت لە تۆماری 57 نییە خەڵکدا مەزرێن ناوێت تۆماری 57 نییە ئەگە تۆ سەیری واقعی کەرکووک بکەی ئێستاش وردبینانە دەوائری ئەمنی عسکەری نەوت پەروەردە زۆر دائیرەی تر قەزا زۆر دەوائری تر کورد زۆر کەمینەیە لێ ڕێژەکەی 100 لە دەوائیرە کاک دژوار زۆر جار پشت بە ئاماری 1950 هی دانیشتوان ئەبەسرێت پێشتر وابوو ئێستا وەکو جەناب تەڵەی ئەوە پشتگوێ خراوە و خەڵکیشی زۆر هێنراوەتە کەرکووک ئەگەر ئێستا سەرژمێری لە کەرکووکە بکرێت کورد چ ژمارەیەک من ئەمە بەداتا جواب دەدەمەوە باش ئەگەر سەیری هەڵبژاردنەکانی دوای 2023 بکەی کوردیەکەمە لە کەرکووک باش هەرچەندە کوردێکی زۆر لە دەرەوەی دەنگی نییە کوردیەکەمە لە کەرکووک کورد ئێستا زۆرینەیە کاڵین کەرکووک شاری بەرایەتی پێکەوە ژیانە کەرکووکی عەرەبە هی تورکمانە هی کورد و ئاشور هی کوردە هی ئەوانی تۆماری 57یان هەیە من دەڵێم کەرکووک زۆرینەیە بەڵگەم چییە تا ئێستا عێراق ئامادە نەبووە ئامار لە کەرکووک بکە سەرژمێری بکە بۆ هەندێک لە بەرانی عەرەب و تورکمانیش پێشنیارێکە بە حکوومەتی عێراقیان وتووە چوارچێوەی کە دیارەی کرێ قەومیەتت چییە با بە بەتاڵی بمێنێتەوە بۆ چونکە ئێستا لە کەرکووک و مادەی 140 ئەگە ئەو چوارچێوە پڕ بکرێتەوە کە تو چه قەومیەتێکی یەکسەر ئاشکرایەکە ئەمە زۆرینە کورد ئەمە یەک دوم حکوومەتی عێراق تا ئێستا مماتەڵەی کردووە کات بەسەرەبا مادەی 140 جێبەجێ ناکە بۆی ئامار نەکە دەرەکەوێت کورد زۆرینەیە بۆی ڕاپرسیەکە نەکە ئەوان بڕوا بکە بیان زانایە کورد لە کەرکووک زۆرینە نییە 2006 ئامارەکەیانە کرد 2006 ڕاپرسیەکەیانە کرد ئەمە بەڵگەی ئەوەی من نییە من کەرکووکیم و من کوردم بەرگری لە کەرکووک کوردەکەم نەخێر ئەمە بەداتایە ئەمە ئامارە بەڵگەی بێژی زۆری شێ من زۆر باسم کرد نامێ بچم بۆ سەری کە ئەو شارە کوردستانیە باشە ماوەیەکی زۆرە دوای هەڵبژاردنەکانی کەرکووک هەوڵە درێت پارێزگارێک بۆ شارەکە دابدرێت بەڵام تا ئێستا هەوڵە دوای ئەم هەموو ساڵە کێشە و گرفتە دوای ئەو هەموو کێشە و گرفتە ئێستا کێشەیەکی دیکەش بۆ کەرکووک دروست بووە ئەویش ئەوەیە بێپارێزگارە یعنی تا چەند پێت وایە دانانی پارێزگارێک کە وەکو خۆیان ئەڵێن بە دڵی هەموو پێکاتەوە لایەنەکان بێت ئەتوانێت هەندێک لە کێشەکانی کەرکووک چارەسەرکە من پێم وایە ئەوانەی باڵادەستن لە عێراق بە شیعە و سوننەوە پارێزگارێکیان ناوێ بەدڵی هەموو لایەنەکان بێ پارێزگارێکیانەوە ئەو ئەجندەی ئەوان هەیەە بۆ گۆڕین دیموگرافیە بەردەوام بێ لەسەری و بەرژەوەندی کەسایەتی و لایانی سیاسی باڵادەست لە عێراق بپارێزێ کەرکووک کێشەیە هەتە لە هەڵبژاردنەکان لە 2056 و تاک و پار هەڵبژاردن نەکرا بۆ ئەوانە زانن کورد زۆرینە کوردەی باتەوە کە هەڵبژاردنیش کراوە هەتای پەرلەمانش بارودۆخی تایبەتیان بە کەرکووک داوە جێیشێکی زۆریان هێناوە خەڵکی زۆریان کێنەوە باسی ئەوە شەکرێت کە تەزویرەکرێت لەو ئامێرانەی کە بەناو ئلکترۆنیە و تەزویر قبول ناکاتن ئەمە یعنی معقولە حکوومەتی عێراقی نەتوانێت کار ئاسانیە بکە پەرلەمانی عێراقی کوا محکەمەی ئیتیحادی محکەمەی ئیتیحادی کۆمەڵی بڕیاری مستەیز بۆ دژی ئەم هەرێمە دەرەکە بەڵام هەڵوێستی نییە کە ساڵێک سید موختەر سەدر براو لە انتخابات حکوومەت پێک بێنن نەیان هێشت یان ئێستا پەرلەمان بێ ڕئیسە کوا هەڵوێستی محکەمەی ئیتیحادی بۆیە پێم وایە ئەوان لەگەڵ ئەوان ئەگەڕێن بە دوای کەسێک کە ئەو کەسە ئەو ئەجندایە جێبەجێ بکە حەقی کەرکووک پارێزگارێکی کەرکووکیە ناوی لەستی 57 هەبێ بڕای بە پێکەوە ژیان هەبێ دیموکراتی هەبێ لە قەومیەتی زۆری نەبێ ئێستا مەگە داوای هەر پارێزگای بکەن لە بەغدا کە ملیۆنە زیاتر کوردی تایە لە مووسڵ کە تا 100 کوردە لە دیارە کە سێسوار قەزا و چەند ناحیە کوردی هەیە لە سەلاحەدین کە قەزای دووسەر بێ کوردی لێ بڵێن پارێزگای بدەنە ئێمە ئەڵێ وەڵا عەرەب زۆری نەیە برا لە کەرکووکیش کورد زۆری نەیە ڕێگامان بدەن بۆیە من داواکەم حەزەکەم لایەنە سیاسە بەڵەدەستەکانی عێراق پەرلەمانی عێراقی حکوومەتی عێراقی شەخصی ڕئیس وزەرا و ئەندامانی ئەنجومەنی کەرکووکیش یعنی بیر لەوە بکەنەوە هەموو بەشێک بن لە چارەسەر
بۆی ئەو شارە تەستیمی کەسێکی خەڵکی شارەکە بکەن بەڵام کەسێک بێ مواسەفاتی باشی هەبێ لای هەموو لایەکە و مەقبول بێ ئەمە مافی کوردە تۆ پارێزگاری مووسڵ و دیالە و بەغدا و شوێنەکان ترم نادێکی کاکە پارێزگای کەرکووک لە 15 پارێزگا هەمووی عەرەبا کەرکووک بە حەق بە داتا بە زۆرینە با کورد بێ زۆر باشە دژوار فایق نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە مادەی 140 زۆر سپاس بۆ ئامادەبوونتان سپاس سەرکەوتوو